گرانیە بوهای ئەنتەرنێت و خراپیە کوالیتیاوێ ئاریشە بە وڵاتیان چێکریە. 11 مەهبەریانەها وەزارەتا ڤەگوهستن و گەهاندنێ لەگەڵ 6 کۆمپانیایên ئەنتەرنێتê civiya و biryarda birêjeya sedî 10 boj sedî 30 buhayên xwe kêm bikin ku bi heman kwalîtiyê bimînin. Lê heyanha beşek ji kompanyayan pabendî wê biryarê nebûne. ئێمە لە مانجیەکی ئەو ساڵێ ینی 2016 دەمانکە 11 مانگ پێش ئێستا بڕیارێکماندا هەلە هۆڵی ئێستاکە ئەو چاوپێکەوتنە ئەنجام دەدێ ئەلە هۆڵی ئەو بڕیارەماندا گوتمان دەبی کۆمپانیاکان پابند بکەین بە هێنانە خواری نرخ لە سەتادە لۆ سەتاسی لۆ لە سەتادە لۆ سەتاسی لەبەر ئەوەی جیاوازی تەفاوت لە نرخی ئەنتەرنێت هەیە لە کۆمپانیایەک لە کۆمپانیایشی دی کۆمپانیا هەیە بەخۆی نرخی هەرزانە یاخود با بڵێن سوودی کەمتری هاوێشتیتە سەر خزمەت گوزارێکی خۆی کۆمپانیا هەیە سوودی زۆری هاوێشتە سەر خزمەت گوزارێکی خۆی کۆمپانیا هەیە کێبلی خۆی هەیە فایبەر ئۆپتیکی خۆی هەیە ئەوەندە لەسەری تەکلیف ناکاتن کۆمپانیا هەیە نەخێر باند لە کۆمپانیاکانی دیکە دەکڕێتن. پشتی نزیکی 3 ماهان ji pêşinyara Wezareta Veguhestinê Encumena Wezîrên Herêmê ew biryar bi komek rênema pesend kir ku tê de hatiye her kompanyayek pabend nebe wezaret dikare dawî bi girêbesta wê bîne. Lê heya niha tu kompanî nehatine sizadan. Bikarhênerekî enternêtê jî dibêje hikûmet çawa destkariya mûçeya kiriye bela sîstema bazarê jî bûyî awayî rê bixe. باری ژیانی هاوڵاتیان دەکەیت بەجێری موچەکەی بدی ئەوانش بەجێری موچەکەی دابەزێنن. یعنی سا ڕۆب موچەیەکی دەن بە کارتەکەت با ڕۆب بە 6,000 با بیکەنە 3,000 با بیکەنە 2,000. یعنی لۆ نمونێ سا فاسڵین 35,000 دیناری کە هەروەچ خۆیت هەر بیزگەکار وێ لە دوی شەوە تا من دوی شەو بۆ چیمە بەلاشم بۆچە لە دوی شەوە تاشتی بەیانی. یعنی نه یعنی حکوومەت یاریێم سەر ڕەوای کە دەستکاری سیستەمی موچەکەی دەبا دەستکاری تواناشەیە دەستکاری و ئەو هێڵانەی ئەگەر کۆڕەکات ئاسیا سێرە فاسلینگات مۆبیتێل هەمووشی هەمووی هەرامیان تیشکنێتە با دەستکاریان کاکە بەرژەوەندی خەڵکی دێتن دەبی دەستکاری سیستەمەکەشیان بکاتن. وڵاتی بەحسا wêyekê dikin beşek ji kompanyayan nirxên xwe kêm kirine di heman demê de jî xurtiya hêlan û kîlobaytê jî kêm kirine û xurtiya enternêtê giran bûye. Şarezayekî warê hêlên enternêtê jî dibêje kompanî bi asayî dikarin di berjewendiya xwe de destkariya kîlobayta hêlan bikin. لە کۆمپیوتەر ساینس دەستکاریکردن تەلاعوبکردن لە ناوەکاندا بوونی هەیە وەکو کە تۆ بڵی بە شێوەی علمی ئەوەی بکەی دەتوانی دەستکاری بکرێت بوونی هەیە ئایا تا چەند لێرکوانە دەستکاری دەکریان دەستکاری ناکرێتن ئەوە من بەخۆم ینی ریسێرچ باسی وام لەسەر نییە کەەوە بتوانم ئاشکرایکەم. فرۆشیارێکی کەرتێ ئەنتەرنێتê behsa wêyekê dike nirxê beşek ji kartên hêlên enternêtê wekû xemane û tu guhartin bi ser de nehatiye û beşek ji kompanyayan jî diyar kirine ku piştî serê salê guhartin bi ser buhayê enternêtê de tê encamdan. بابەتی کار زۆرە ڕۆژانە خەڵک زۆر یعنی بەگلەیە لەوەی کە نرخی کار گرانە. ئێستا وای لات و خەڵکە گەر موبایلی لا نەبێ ناتوانانی ئیش بکاتن ئیش و کاری ناڕاتن نرخی کارتیش تۆزێک گرانە بە کارتی بێ هەر ئەیکڕێ گەر بە گرانیش بێتن هەر ئەیکڕێتن مەجبورە بیکرێت لەبەرەوەی پێویستی پێیەتی. هیوادە بڕیارەکەی علاساس کە دای بەزێنین هیوادارین ئەو بڕیارە جێبەجێ بکرێت بەلکو دای بەزێنین بەلکی هاوڵاتیان خۆتان نەزانن ئێمە ئێستا لە قەیرانێکدان هیوادارین خەڵک لی سوودمەند بیتن. Piştî nêzîkî salekê hîna jî kompanî wekû pêdivî pabend bi biryara Wezareta Veguhestinê nebûne û welatî jî giliyê li bilindbûna nirx û xerabiya kwalîtiya enternêtê dikin.